هەستاین بە سازکردنی کۆڕێک بۆ بانخوازی ناوچەکەمان دکتۆر ئیبراهیم مەلا ئەحمەد سەنگەسەری. ئاماز لەو کۆڕ و کۆبوونەوانە زیاتر ئاشناکردنی خەڵکە بە دینی ئیسلام و بە ئاەتەکانی خوای گەورە و بێگومان ناونیشانی کۆڕەکەشمان لەژێر ناونیشانی گوندی تەبا و ئارام بوو. دیارە کە دەبینین ئێستاکانە بە حکمی ئەوەی کە تەکنۆلۆژیا دەسەڵاتی ئەوەی گرتووە کە پەیوەندە کۆمەڵاتەکانی کەم کردوتەوە، بۆ ئێمەش ئامازمان ئەوە بوو کە زیاتر هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی بتوانین خزمەتێک بە خەڵکی ناوچەکەمان بکەین. دەستخۆشی لە مامۆستا ئەحمەد دەکەم کە هاتوو بۆ پێشکەشکردنی ئەو کۆڕە و سیمینارە کە ئەو کۆڕ و سیمینارە زۆر گرنگە بۆ ئێرە بەتایبەتی خەڵکی گوندی و داواکارین زیاتر ئەو کۆڕ و کۆبوونانە پەری پێ بدرێت و زیاتر بە خەڵکی ئاشنا بگرێت و چونکە گوندەکان دوورەدەستی زیاتر پێویستیان بەم کۆڕ و سیمینارانە هەیە و هۆکاری دروستکردنی گوندێکی ئارام و تەبا ئیمانە کە ئەوڕۆ خەڵکانێکی زۆر هەیە دەیانەوێت ئەو ئیمانە لە دەروون و لە هەناوی گەنجەکانی ئێمە دەربێنی. بابی خۆشەویست، داکی بەڕێز، مامی عەزیز، پووری خۆشەویست، ئاگاد لە منداڵەکان بێت تووشی بێ باوەڕی نەبن، چونکە ئەگەر ئیمان نەما کەسێکی بێکەڵکی لێ دەرەچی. باز لەوەی کە مرۆڤ پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤ چۆنە لە ئیسلامدا بۆ هێندێک جار هێندێک لە مرۆڤەکان جۆرێک لە ناتەباییان پێوە دیارە. و دیار بوو ئەم جۆرە کۆڕانە بۆ ئامۆژگاری خزمان برایان و خوشکان و پیر و گەنجانمان بتوانین سوودێک بە کۆمەڵگای خۆمان بگەینین، بە گوندەکەی خۆمان بگەینین و هیوادارین لە ئەم شوێنەکان ڕێکخراوانی وەکو نوری حکمە دڵسۆز بۆ خەڵکی یان لە هەموو گوندەکان بتوان کۆڕ بۆ مامۆستایانی عالم و زانا بتوان بۆ خەڵکی ساز بدەن، بۆ ئەوەی کەسێک بتوانێت بۆ هەر خوشکێک نسحەتی خوشکێک نسحەتی برایەک بکەن بۆی ینی لەسەر دینی ئیسلام پەروەردە بکرێن و بۆی سوود بە کۆمەڵگاکەیان بگەین. ئەو ئیمانە دەبێت شتێک کۆی بکاتەوە ئەو خەڵکەی کە بریتیە لە مزگەوت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە مەدینەی یەکەم شت کە دروستی کرد مزگەوت بوو. یەکەم شت کە دروستی کرد مزگەوت بوو. بۆ؟ چونکە لەو مزگەوتەی بە عەمەلی ئەو ئیمانە دەبێتە تەطبیق و بەرجەستە دەبێت. ئەو ئیسلامەی کە دەفەرمێ ئیماندار خەڵک هەمووی وەکو یەکە